ئەوە قسە نییە کە ئەوانەیکەن لەبەر ئەوەی ئێستا هەر بەسەر هەرکە لە مقابلەکان و لە هەر شوێنێکە ئەیبیستین ئەم پارەی کە باسی ئەکا بۆ وەحدەی کارەبا کە 72 دینار و ئەمانە بازەکەن 70 دینار باس دەکەن ئەبێ بە گرانترین وەحدە لە وەحدەی کارەبا لەسەر ئاستی دنیا کە خۆیان ئەڵێن ئەڵمانیا دەوڵەمەند گرانترین وڵاتە بۆ کارەبا وەحدەکەی زۆر زۆر گرانە یەکەم وڵاتە ئەڵێ ئێستا کوردستان ئەگەر ئەمە تەطبیق کرێ ئەچێتە پێش ئەڵمانیا شەوانێ ئەخر خۆ ئێرە ئەڵمانیا نییە خۆ ئێرە ئەوروپا نییە بە شتێکی کە حەقم بۆ بکاتەوە ئەمە کوردستانە پاش 33 ساڵ بەو شێوەیە حەق لە منەکاتەوە کە خەڵک سەری مانگیەکە خەمی پارەی مۆلیدەی لێیە ئەگەر بیتە سەر شەبەکات لە سەر ئاستی کوردستانە تۆ محاویلێتە هەر هەمووی وێرانە چۆن ئەتوانی 24 سعات کارەبا بە شەبەکاتێکی سەقەتەوە بی خۆ تۆ ئازانی ئەماروە ئاسانە هەر بڵێ خەتوخت دانین و تەواو و ئێمە کارەباکەین بە 24 سعات هەتا محاویلەیەک بۆ گەڕەکێگە گۆڕی ئەبێ بەواستە بکە پرۆژێ قەرار نییە وەڵام دەرەوەی هەموو ئەم گرفتانە بێت نەخێر